ئەو شەوەی کە بەشداریم لە خوێندنی کوردی کرد کە باوکم و هەروەها دایکم زۆر حەزیان ئەکرد بەشداری بکەم لە خوێندنی کوردی. لە ڕاستیدا هۆکارەکانی هاتنم بۆ ئەم پۆلە زۆرن، بەڵام گرنگترینی ئەوانە خۆشەویستی خۆم بۆ کورد و کوردستان، فێربوون و نووسین خوێندنەوە بە زمانی دایکی بووە. هەستم کرد کە زمانی دایکی خۆم فێر بووم و ئەتوانم بە زمانی دایکی خۆم بخوێنمەوە بنووسمەوە و هەرای. گەرەکمە زمانی کوردی بە جیهان بناسین. سليمان بوو ئاخشۆ سلەیمان کە شارەزوو قەڵەمەکەی لێ وەرگرتم وەک سێدایمەوە نووسم وەک هەڵەبجە وشک بوو بوو پەنجەکان. ئەگەر ئاوەبووایە هیچ ئاگەڵە نەیانەتوانین و هەروەها مەڵەوەکانیش نەیانەتوانین. بێ ئاو ژیان مەحالە. هەر وەردێکی زۆر جوانە و مێوەی جۆراوجۆریشی هەوڵەتمەند بەهار دەزمی نەوەڕۆ زۆر خۆشە. لە سروشتی لادێدا وەرزی بەهار زۆر جوانە و هەموو شوێنێک جلوبەرگی سەوز دەپۆشێت. وەرزی پاییز سروشتێکی جوانی هەیە. پاییز وەرزی بارانە. کاتێک لە وەرزی پاییزدا باران دەبارێت خۆشم ئەوێ خۆشم ئەوێ ئەواتە خوازم سەرکەوێ وانی ژوورە بە بۆ بەستراوەشەوە. کاتێک وەرکان پیر و بێکەو لە ماڵە بچووکراوەی کۆمەڵگایە بۆیە ویستم هەندێک باسی مرۆڤ بکەم. هەر مرۆڤێک کە دێتە ناو کۆمەڵگاوە خۆی بە خەڵکی دەناسێنێت. پیتەکانی زمانی کوردی چەند پیتن؟ چەندێکی بزوێن و چەندێکی نەبزوێن؟ دوو پیتی بزوێن لە پاڵێکەوە نانووسێن و لە سەرەتای وشەوە شەوی هێندایە کاتی ساتی ئەم شەوە شادی بکەن پێکەوە زۆر ڕاستە ئەو هەواڵە شەوی درێژی ساڵە وان فەرمۆمان باید دوان شەوە لە پایش. بینینەوەی هاوڕێکانمان مایە شادی بۆ هەمووانە. چەند دەخۆشە بە ئارەزووکەوە ئەچینەوە لەوەش خۆشی بە دیداری مامۆستا دەبێتەوە. گۆڕەکانی قوتابخانە بە داوام ڕازاوەیە ئەوەی تازە کۆلیەکە خنچەی بڵێ ئەو ناوەیە ولا أكل ولا على حال تكون زاد
جارێک لەگەڵ ئەو باەت چۆن مەستوورەوە بێتەوە وەلی مەهابەت بێتە بڕۆ بە کاریسم لەبانەوە تا بۆ کات ئینەمە تاکردن چ هەریوان وێ هەولامان بچینە بۆ بادینان هەر هەمویان من بلاڕانی ئەم ساڵێ پۆلی سەرەتایی کوردی لە ناوەندی بەژین داوایەکەی خۆمە بەشداری کرد هیوادارم لە ئایندەدا بووم بە مرۆڤێکی سەرکەوتوو تا بتوانم منیش زمانی کوردی بە تەواوی جیهان بناسم. من لە پۆلیەکی سەرەتایی کوردی دەخوێنم و میانگار ڕاوەندم لە ئاوای مارەلام بناتوم بۆ زمانی کوردی. ئەسرارانینم لە پۆلی زمانی کوردی من وعیڵانی لە ئاوای ماڕەنگا بەشداریم کردووە لە زمانی کوردی. من ئاریا ڕانی لە ساڵێ پۆلی زمانی کوردی دا بەشداریم کردووە. من هەوڕێ ڕاوەندم لە ئاوای مارەلەنگا زمانی کوردی ڕاوەندم ئینشاڵڵا پۆلی زمانی کوردی بەشداریم کردووە و هیوادارم بۆ ساڵەکانی دیکە لە پۆلەکانی دیکە بەشداری بکەم و آخر زمانەکەی خۆم فرە ناسکەوە